گەرانی زیێدە عزیزی کەناڵی کوردستان 24 سڵاوتان لێبێت. دیارە بەرنامەی یاد و یادگار مەبەستێتی لە تەواوی ناوچە و شارەکانی هەرێمی کوردستان، کوردستانی گەورە ئەگەر بگونجێ ئینشاءالله بەرنامە بکەین و کەسایەتیەکان بەسەر بکەینەوە، ئەو کەسانەی کە خەڵک تامەزرۆیە هەواڵیان بزانێ، کە خەڵک تامەزرۆیە گوێی لە دەنگیان بێت، کە خەڵک تامەزرۆیە دڵنیا بێتەوە لەوەی کە سەلامەتن و هێشتا بەردەوامن. یەکێکی دیکە لەو هونەرمەندانەی کە هونەرمەندێکە لە خانەقین و گەرمیان و گەرمەسێر بەگشتیەوە تا تەواوی کوردستان بە خۆشحاڵیەوە تا پارچەکانی دیکەی کوردستان بە تایبەت ڕۆژهەڵات تا کوردانی تاراوگەش تامەزرۆی دەنگین، تامەزرۆی سۆزین و هەمیشە بە گرنگیەوە چاودێری هەواڵەکانیان کردووە. ئەو هونەرمەندەش هونەرمەند مامۆستا حەسەن هەیاسە. دیارە ئێمە بە ئەرکێکمان زانی کە جەنابیان بەسەر بکەینەوە. کاک حەسەنگیان سەلام عەلەیکوم، هیوادارم فرە خاز بن. ئێمەش بات تۆزێک وە شێوەزار خۆمان قسە بکەین لە بەرنامەکە. من فرە خۆشحاڵم کە ئیمڕۆ توانستم میوانداری تو بکەم لە بەرنامەکەم، بەرنامە یاد و یادگار، و ئینشاءڵڵا بتوانم من ینی بەرنامەیەک بکەین کە خەڵک لە دوای ئیفتار و بەربانکردنەوە و نوێژ تەراویح و ئیسراحەت و دابنی شدووە دیاریە و ئیستیفادەیەک لە لی بکەت و ئەم تەمەتەع و چێژێکش لە لی ببینێت. بەر لەوەی بچمە لای پرسیارەکانم حەزکەم و سۆزێک و گۆرانیەک خۆت دەستوە پێ بکەیت، چونکە تەکیدم ئەوانەی وە دیار بەرنامەکەەوە دانیشتنە تامەزرۆن گوش بە نەدەنگێت هەر لە ئیساڵ لە سەرەتا و یەک گۆرانیش واز لە لیر نایاری لەی بەرنامە. وبانچە فرەفرەوە خێراتی کاک یادگاریە هەمیشە سەرکەوتوی بی ئینشاءڵڵا. مەمنون مەرەوەی کە من وەسەرە وکردن شاوە خزمەتدا. سەفەر سافەرمایە چاوشین سەفەر یەک جاری گۆلانەی ژێر خاک چاوشین نەدیە و نەدیاری گۆلانەی ژێر خاک چاوشین نەدیە و نەدیاری گۆلانەی ژێر خاک چاوشین نەدیە و نەدیاری قسمەتم وابوو چاوشین ڕێی فەرهاد بگرم ئەو بۆ شیرین مرد چاوشین من بۆ تۆ بمرم ئەو بۆ شیرین مرد چاوشین من بۆ تۆ بمرم. گەر بەو پرسیارە دەست پێ بکەم جارێکی دیکە سەبارەت بە هونەرەکەت، هەستەکەی کێ زۆر کاریگەری لەسەرت هەبووە کاتێ لە سەرتاوە دەستت پێ کرد؟ یعنی ئەوە تقریباً هەڵە نەبم بۆ 40 ساڵ زیاتر ئەچێ کە ئێوە لەم بوارەیە هەم بە گۆرانی هەم بە ئاواز هەم بە تێکست و دەقنووسین حزورتان هەیە. کێ بە نمونەی باڵای خۆتەزانی کێ هەستەکەی مامۆستات بوو ئەگەر بتوانمەوە بڵێم؟ بەڵێ ئەوە ڕاستی بێ کاک یادگار، من لە سەرەتاوە لە عەشقی دەنگی حەسەن زیرەک حەزم کرد لە گۆرانی، بەڵام دوای ئەوە کە چوومە خزمەت مامۆستا ئیسماعیل غوڵام و فێری مەقاماتی کردنی وانەی داین و دوایەوە گوێم لە مامۆستا زانکۆی هونەری کوردی مامۆستا عەلی مەردان گرت. بەڕاستی لە ڕووی مەقاماتەوە مامۆستا عەلی مەردان زانکۆیە و بەڵام حەزم نەکرد ڕێچکەی کەس بگرم، حەزم کرد خۆت بیت لە گۆڕەپانی هۆنەردا بڵێم ئەوەش منم هاتوو مەڵۆیەک بخەمە سەر خەرمانی هۆنەری کوردی ئەگەر بە یەک گۆرانیش بێت، بەڵام مەڵۆیەک بێت بڕواتە سەر خەرمانی هەنەری کوردی بڵێم ئەوەش منم، ئەوە ستایلی منە، ئەوە من هاتووم ئەو خزمەتە بکەم. هەست ئەەکەی تا ڕادەیەکی زۆر باش لەم هەوڵەت سەرکەوتوو بووی؟
شکر بۆخوا ئەو گۆرانی بێژانەی کە گۆرانیەکانی من ئەڵێنەوە چ لە ڕۆژهەڵات و چ لێرە ئەوە بۆم ئەسەلمێنیە کە من توانیومە هونەرەکەم سنوور ببەزێنێت و بگاتە دەرەوەی هەرێمەکەی خۆشمان بگاتە ڕۆژهەڵات و ژمارەیەکی زۆریش لە هونەرمەندەکان چ بە پرس و ڕاکردن چ بەبێ پرس گۆرانەکانی جەنابتیان وتۆتەوە. کاکە حەسەن ئێمە هەر وەکو شێوازی وستایڵی بەرنامەکە ئێستا لەم ماڵە ئاوەدانە هەڵ ئەسین ئەڕۆین بۆ شوێنێکی دیکەی هەولێر خۆزگە لە خانەقین بووینایە بۆ ئەوەی لە کوچە و کۆڵانەکانی خانەقین لە ئەڵوەن لەو کۆڵان و گەڕەکانەی کە تایە گەورە بووی مناڵی گەنجی تاڵی و شیرینیەکانی ژیانت تیا چەشتووە بەڵام ئینشاڵڵا بێهیوانی لە داهاتوە ئینشاڵڵا و دەرفەتەشە گونجێ با وردە وردە بجوڵێن و بچین پیاسەیەک بەناو هەولێرا بکەین. من لە خزمەتە هەر بژین. زۆر زۆر سپاس. کاک حەسەن هاتوونەتە پارکێکی شاری هەولێر بەوەی بەشەکانی دیکەی بەرنامەکە تەواو بکەین. حەزەکەم بۆ بینەرانیش ئەکید پێیان خۆشە تێڕوانینی کاک حەسەن هەیەز بۆ خێزان بزانن بۆ هاوسەر بۆ مناڵ بۆ پەروەردەکردن چونکە دایمەنە و پرسیارانەتان لە یەکرێک کە پێیوەستە بە هونەرەوە بەڵام دیوێکی دیکەی کەسایەتیشتانەیە خەڵک خۆشە بزانێت شتی لەسەر بزانێت. زۆر ڕاستە بەڕاستی بەمەسا پێکێنانی خێزان مەسئولیەتی بەرپرسیارەتێکی زۆر گەورەیە بەڕاستی چونکە ئەو منداڵە تۆ کە بڕیارە دەی خۆت و خێزان ئەو منداڵە دروست بکەن ئەبێ خزمەتی ئەو منداڵە بکەن ئەبێ کارێک بکەن ئەو منداڵە لە ژیانیان ماندی نەبێت. ئێمە خۆمان زۆرمان چەشت بەڕاستی بێگومان ئەوە نەمان چەشتووە حەز ناکەین مناڵەکانمانەمان شت ببینەوە لانی کەم ینی نەک بە شێوەیە کە زۆر نازدار بن بەڵام لانی کەمەوەی پێویستیانە بۆیان دابین. ئارەوەڵە اینجا پێکێنانی خێزان بەڕاستی بەرپرسیارەتیە ئەوەی بێوێ خێزان پێک بێنێ ئەبێ لەگەڵ دەخلی خۆیان بزانێت چۆن ئەو چەند منداڵ دروست دەکەن بڕیار بدەن چەند منداڵ دروست دەکەن چۆن ئەتوانن تا چ ڕادێک ئەتوانن خزمەت یەک منداڵیان دوو منداڵ یا سێ منداڵ بکەن ئەوە زۆر زەرورە. باشە جەنابتان کوڕ و کچێکتانەیە پێم وابێ؟ بەڵێ تەمەند درێژ بن ئینشاءڵڵا. پەیوەندیت لەگەڵیان چۆنە چ جۆرە پەیوەندیەکە؟ باوەڕکە هەر وەکو هاوڕێین لەگەڵێکە هەمیشە لە لیان ئەپرسمەوە پێویستیتان بە چییە چیتان ئەوێ ینی لەگەڵیانم هەمیشە ئاگاداری هەموو شتێکیانم هەموو مەعاناتێکم تۆزێک خەمبار بێڵێم ها چییە مەسەلەن لە مەکتەبی لا لە شوێنێک کەسێک قسەیەک شتێک بۆ بێتاقەتی کردوی ئەبێ لەگەڵیانە بیت. نێوانیان لەگەڵ هونەرا هەیە حەزیان لێیەتی کچەکە زیاتر نێوانی لەگەڵ هونەرە هەیە هەر وەکو دەنگبێژی و گۆرانی وتنیان زیاتر بۆ ئامێرە میوزیکەکان وەڵڵا بۆ دەنگبێژی زیاتر حەزی لە تیپەکانەوە بە تایبەتی بیانیەکان. بیرتان لەوە نەکردوێتەوە پێکەوە کاری بکەن لە داهاتوە؟ وەڵڵاهی پێم خۆشە بەڵام باوکوکس جارێ ئەو دەنگی نەبووە هێشتا ماوێت تێر نەبوو بەتەواوە. زۆر باشەیە خۆتە من درێژ بن بە سروشتی خۆت کە سەیری هەڵسوکەوت و دەموچاوتەکەی کەسێکی زۆر هێمن دیاری. بەڵێ من پرسیاری هێمنیت لێ ناکەم پرسیاری ئەوت لێ یەکەم چ شتێک کاک حەسەنەیە زۆر تووڕە و پەستەکە بە چ شتێک تووڕاوی؟ وەڵڵا هەندێک شتەیە ینی ئینسان تووڕاکە ینی وای لێ هاتووە تۆ ئەچیتە ناو جادا سەرەکەی مەغەفەیە ینی کاری نایاسایی زۆر ئەکرێ کاری نامرۆیی زۆر ئەکرێ یعنی ژیانی ئێمە لەم ڕۆژهەڵاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی شار و سرێس و ینی تەنزیم نییە نەگیانم تاقەتگری نەدڵ ئارام نەدڵ ئارام حەداقەڵ کورتە نامەی کلکارم کلکارم
نەگیانم تاقەت گری نەدڵ ئارام نەدڵ پرسیاری ئەوم لێ کردی وتم خانەقین لە یاد و یادەوەری و خەیاڵی حەسەن هەیاسە چییە؟ چ جێگە و مەکانەتێکی هەیە؟ خانەقین و ئەو شارەیە کە من تایدا لە دایک بوومەوە تایدا پەروەردە بوومە دار و بەردی ئەم ناسن یادگاری و یادەوەریم هەیە ئەو شارەیە کە لە هەموو شارەکانی دنیا خۆشەویسترە لەگەڵمەوە ڕاست دیارە ئێمە یادگاریەکی زۆرمان لەگەڵ گۆرانی ئەی خانەقینم شارە دڵنشین ئەی خانەقینم بەهەشت زەمینم یعنی لە مەقتەیەکی ترا بۆ نمونە هەر لە گۆرانەکانی خۆتا باسیەوە کە یەڵی چەوەی لم بوەسن هەروە مەزەنا ئەڵوەن دوێنمە و وەخدرزنە هەستەکەی دانیشتووی حکایەت و قسە بۆ کەسێکەکەی باسی معاناتی خۆتی بۆکەی باسی خەم و خەیاڵی خۆتی بۆکەی پێم خۆشە لێرە ینی بەشێکی کورتی ئەو گۆرانیە پێشکەش بە خانەقینەکان بکەیت هەرچەنە هەموو کوردێک کە گوێی لەو گۆرانیە هەبووەست یەگرت ئەویش خانەقینیە بە چاوان ئەگەر شتێک شتە بێ لەسەر ئەو گۆرانیە ئەو گۆرانیە من لە سەردەمی بەعس هاوتم ئەو هەندێک لە دێهاتەکان ناوەکانیان گۆڕی بوو ناوی عەرەبیان پێ نابوو هەر ناوەکان هەروەکو خۆی بە گۆرانی دوکومنتی ناوەڕاستەقینەکانت دێهاتە ناوە ڕاستەقینی دێهاتەکان ئاناوەڵا و خۆشەویستی خەڵکی خانەقین لە ناخی خۆما بۆ خانەقین دووریش بووی ئەو کاتە لێوەی ئەو کاتە اینجا برادێک لە خانەقینەوە تازە هاتوو بوو هاتە مەکتەبەکەم لە بەغا مەکتەبەکەم لە سەورە بوو هات گوێی لە مەقامەکە گرت وتی ئێستا لە خانەقینەوەتم بیری یەکەم گوێم لەو مەقامە بوو والله وتی هەر ئێستا لە خانەقینەوە جابێت تۆ حاڵت چۆن بوو ئارە والله بە چاوان ئەو بانگە تەواو دەبێت باپەکە تەواو بێت چاوەڕێکین تا بانگەکە تەواو بێت و بەرنامەکە تەکمیلات ئەی خانەقینم شارە دڵنشین ئەی خانەقینم بەهەشتە زەمین قەسەم وئینجیل قەسەم وەقورئان وتەفەقە زور ئاوای عەلی خان قەسەم وتەورات قەسەم وەیەزدان وآواي يخاص وملا رحمن قسم وكارز وأركوازي والدير يقدم وخانقين صبر من السوازي هواد 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 خانقين دينم وابو لار لايق وبان الونا ريبو لار لايق وبان الونا ريبو گەرمیان کەلار یەکێکی دیکەیە لەو شوێنانەی کە لە زاکری تۆدا من یەکەم جار لەوێ گەشتم بە خزمەتی جەنابتان یعنی بوونیەکی تایبەتی هەیە تەنانەت لە یەکێک لە گۆرانیە زۆر تایبەتەکانە ئای چەند گرفتاری تۆم دیسان شوێنی کەلار و قەڵای شێروانت کردوتەوە حەزەکەم ئەوەشیان پێشکەش بکەین حەزیەتت دەدەین ببوورە سوێن بە قەڵای شێروانە بۆ ئەو چاوە کاڵانە بووم بەوەلی دێوانە ئای چەند گرفتاری تۆم ئای چەند گرفتاری تۆم جگەر بریناری تۆم دڵبەستەی زوناری تۆم ئای چەند گرفتاری تۆم یاخوا هەرگیز گرفتار نەبی لە ناو گۆرانیەکان تا وەلی دێوانە شەم تەوزیفن بەکارێنراون کۆتا بەرهەمیشتان شەم بووە حەزەکەم بزانم
شەمی حەسەن هەیاس ئێستا چییە یا کێیە؟ شەمی من دایکی مناڵەکانمە بەڕاستی ئەو هاتە ناو ژیانمەوە ژیانی منی پڕکرد لە نور بەڕاستی و ئەو دوو منداڵەی دامێ وەکو پاپولەن شکر بەخوا تا ئێستا جیرانەکان چ لێرە چ لە خانەخین زۆر دڵیان خۆشە بۆ منداڵانە ینی بە ئەدەب و بە ئەخلاقی منداڵانە ئەوە سەرۆت و سامانێکە بۆ من شەمی من دایکی ژیارە هەربژین ئینشاءڵڵا سپاسدانەکە هەر بۆ یەک بمێن و سایە و سێبەریشتان لەسەر مناڵەکان بمێنێت قوربان و شەمعێکی دیکەت هەبوو خامۆش بۆ ئێستا بەداخەوە بەڵام ڕووناکی هەمیشە ئەمێنێتەوە ئەویش دایکتە دایک لای تۆ چییە؟ دایک بلای منەوە ینی پیرۆزترین وە خۆشەویستترین مەخلوقی خوددایە زۆر مەزنە دایک ینی من چەندین شعرم نووسیوە لەسەر دایک چ بە سۆرانی چ بە کەڵهڕی وە گۆرانیەکەوەشم تۆ خزمەتم کردی داڵگا ساڵان وەدیری کیشایدا سینە داڵگا قسەی تاڵوتیش بۆ دایک وتومە و بە نیازیشم گۆرانیەکی تازە بۆ دایک لە شعری مامۆستا سەید نوحی عنایەتی مەهاباتی بەرهەم و دیوانێکی تەواوی هەیە لەسەر دایک یەکە دیوانی کاملی کردو بەس بۆ دایک بەس بۆ دایک جامە لەناو ئەو دیوانێ شعرێکم هەڵبژارد و دەنگەکەم نردووە بۆیان خەریکی مۆسیقاکە درستەکەن لە تاران من کۆمەڵە پرسیارێکم هەیە عادەتەن لەناو بەرنامەکانم یکەم چ برینێکت ساڕێژ ناوێت چەند تەمەن بڕوات ئەو برینە هەر تازەیە برینی من برینی نەتەوەکەمە بەڕاستی مامۆستا برینی نەتەوەکەم ساڕێژ بێ برینی هەر هەمومان ساڕێژە بێ من شارێکم نووسیوە ئازادی خوێنێکی زۆرمان بە ئازادی بەخشی بەڵام ئازادی نەبوو نەسەمەری گرت و نەبوو بگۆچان پیریش ببین خۆمان بەسەری بەڵامان گرێ باشە عاشق لای تۆ چییە؟ عاشق ئەتوانم بڵێم ئینسان تاریکی پیرۆزە هەم سزایەکی خودایی سزایەکە سزا عاشق زۆر سەختە بەڕاستی و زۆریش پیرۆزە چەند پیرۆزە هێندە سەختە و پێت وایە چەند خۆشیت پێبەخشی ئەوە نەش سزاتەدا باشە چ سیفەتێکی خۆتت بەدڵ نییە حەستەکرە و سیفەتت نە ئەو تایبەتمەندیت نەبووایە بێم چی هەموو ئینسانێک بە چەندین فلتەرە ئەبێ بڕوات بۆ ئەوەی ببێت بە ئینسانێکی عیار 24 بەڕاستی لەوانەیە من نازانم شتی پشتی خۆم نەبینم جەنابەت پشتم ببینی ئەوە خەڵک ئەبێ بڕیارەوە بدات باشە لە ئێستادا چ خەونێکت هەیە و کار بۆ بەدیهێنانیەکەی خەونی منەوەیە خەونێکی کۆنە خەونێکە هی ئێمڕۆ نییە خەونێکە هین دۆتی چاوم کردو لە دنیا تێگەیشتم ئێمە وەکو کورد ببین بە خاوەن نیشتیمانی خۆمان ببین بە خاوەنی وەتەنی خۆمان وەتەن شیرینە مامۆستا بەخوا 14 جانتا دۆلارت پێ بێ بڕۆیتە دەرەوە هیچ وڵاتێک وەتەنت پێ نابەخشێ وەتەن شیرینە خەونی منەوە تا ببین بە خاوەنی وەتەنی خۆمان ئەوە گەورەترین خەونی منە لە بواری هونەرەکە چ خەواری هونەریە ئومێدوارم کۆمەڵێ کاری هونەری نوێم هەیە ئەو بتوانم یەک سپۆنسەرێک هەبێت بتوانم پێما بێ بەرهەمێکتان بۆ هەولێریش ئامادەیە بەڵێ بۆ هەولێریش ئامادەیە تۆمار کراوە یان هەر دیسانەیش لە چاوەڕوانی سپۆنسەرەوەی لایگە بکرێتەوە تایبەت بە هەولێرە و ئەوە بێ بێن لە دەرگای ماڵەکەتان بن و بڵێن ئێمە مەمنونی تۆی وەرەم بەرهەمت بۆ وا بکەین لە دایک بێت ڕووناکی ببینێت بەڵام بەداخەوە وە شەر
یەکێکی دیکەی لەو کێشانەی کە لە هەرێمی کوردستانە هێشتا وەکو پێویست دامەزراوەیەکمان نییە گرنگی بە هوەری جددی بدات. من بەرنمەکەم لە کۆتایی تەواو نزیک بۆتەوە، چێژێکی زۆرم بینی لەو ماوە کورتە لە گفتووەکردن لەگەڵ جەنابتان. پێم خۆشە دوا پەیامە دووەر بگرم و دوای ئەوەش بچینە لای ئەو گۆرانیەی کە ینی براندێکە لە هەموو شوێنێک مامۆستا حەسەن هەیاسی پێ ناسرێتەوە و نەک تەنها کوردەکان، تەنانەت غەیرە کوردیش ئەم گۆرانی وتۆتەوە کە گۆرانی چەبیدیە. کۆتا پەیامی خۆتان و ئەگەر دیسانەوە عەزێت تەینەوە بەشێکی دیکەشمان لەو گۆرانیە پێشکەش بکەیت. چەند ئاوازێکمیش هەیە حەزم کرد ئاماژەی بۆ بدەم. فکری هیچ هونەرمەندێک تەنانەت بۆی نەچووە تا ئێستا. ئاوازم داناوە لەسەر تیپی تۆپیێنی هەڵبژاردەی هەرێمی کوردستان. شعر و ئاوازم کەس فکری بۆ ئەوە نەچووە. لەوانەیە نازانم ئەگەر کەسێک وتبێتی گۆرانیەکی وای وتبێ لەسەرەوە. ئۆمێدوارم بتوانین ئەو گۆرانیانە کە تایبەتن بەڕاستی تۆماری بکەین دەستێک هەبێت ئەوە هاوکاریمان بکات. وە بۆ گۆرانێکش بەسەر چاو چەکردێکە وەتن لاوار تێیدا سەردانم، تێیدا سەردانم، تێیدا سەردانم، تاکەی چاوەڕی بوودە دەرمانم، بوودە دەرمانم، بوودە دەرمانم، چەبیدی چەبیدی چەکردی ناتی گوێتە پیرم کردی، چەبیدی چەبیدی چەکردی ناتی گوێتە پیرم کردی. ماشەڵڵاتان لێبێ هێشتا هەر گەنجن، ئینشاڵڵا هەرگیز پیر نابن، ئینشاڵڵا و دەنگەتان هەمیشە ئەمێنێتەوە. هونەرمەندی ئەزیز، هونەرمەندێک کە دنیایەک یادگاریمان لەگەڵیا هەیە لە خانەقینەوە تا زاخۆ. مامۆستا حەسەن هەیاس، من زۆر سوپاسی لەتفتانەکەم، سوپاس بۆ و کاتێک کە بە ئێمەتان بەخشی کە ئەم ڕۆژەی ئێمەتان زۆر جوانتر و تایبەتتر کرد. ماندوو نەبن، هەر بژین دەست و چاوتان خۆش، هەر بژین دەست و چاوتان خۆش بێت، ماندوو نەبن. تێیدا سەردانم، تێیدا سەردانم، تێیدا سەردانم، تاکەی چاوەڕی بوودە دەرمانم، بوودە دەرمانم، بوودە دەرمانم، وەتن لاوە تێیدا سەردانم، تێیدا سەردانم.